هەمووی تەحلیلی شێوازی کەوتنە خوارەوەی فڕۆکە ئەکات چۆن بەربۆیەوە، بەڵام تەحلیلی مردن ناکەین کە عەزیزم من و تۆش ئەبێ بەو مەسئلەش نەبی بە مەسەلەیەکی تر بمرین. ئەم تەحلیلاتی لە بۆ چ ئەەکەی؟ کابراوێکە و مرد و خەلاس، خۆی و کردەوەکانی خۆی چێی لە سێدارەدا، زوڵمی لە چێ کرد، لە چ کوردێکی کرد، لە چ عەبدێکی کرد، لە چ خاک و نیشتیمانێکی کرد، با جوابی خۆی بداتەوە لە لای ڕەب العالەمین. هەموومان ئەو مردنە قەرزدارین. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە خوا پێی ئەفەرمێ قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم. أي محمد عليه الصلاة والسلام بيان بلي أو مردنيك وليغا أكن فإنه ملاقيكم هل أتانقاتي هل أبي بتانقاتي أو مردني بلان خو بمردنك وتعيناي شرط كتك باشي مردن دسبيعك ثم تردون إلى عالم الغيب والشهادة. لقلم بن بو أو آية عزيزانم كلامي خوايا بير لتفسيري أم آية بكنا وشي رب العالمين لقل تفسيري أم قرآن بن والله دلي أنبر بياني روجي جمع بوم أمة دابزي قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم هر أتانقاته ثم تردون إلى عالم الغيب والشهادة. لپاشان أقرين ولا بولاي أو كسيك عالم بهموشتك بوردو درشتوا بهمو حرام خوريتوا بهمو نزرتوا بهمو كردوي باشتوا خواي تبارك وتعالى في عقادا أوجاد هر أونا ثم تردون إلى عالم الغيب والشهادة فينبئكم بما كنتم تعملون. خبرتان في أداء خوا سبحانه وتعالى بوي كوالا دنيا كردت هموي لسجيل أعمال كانت تومار كرا دوني بو نزاركت كرد وبيرت نما تواو تاميشي نما شراب آكام مردن في أقين وشي أكين خاك بسر خولد بدامان وفراموشي أكين لبيري نكي أو مردن موعزة وآموشقارية قورترين درسة قورترين عبرة ئامانە لێرە چوونە دەرەوە یادی مردن کەن با مردنتان لەبیر نەچی لە بۆ ئەوەی لە دنیاە باش بن، لە بۆ ئەوەی بیر لەوە بکەینەوە ئەم هەموو دنیاە هات لە ئادەمەوە هەتا خاتەم ڕۆژێک لە ڕۆژان فیرعەون لە ساحەی مەیدان بوو، ڕۆژێک لە ڕۆژان موسا عەلەیهی سەلام لە ساحەی مەیدان بوو، ڕۆژێک لە ڕۆژان یوسفی جەماڵ و جوان لە ساحەی مەیدان بوو، ڕۆژێک لە ڕۆژان پێغەمبەر محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام لە ساحەی مەیدان بوو، ڕۆژێک عومەری کوڕی خەتاب کە بیری ئەکردەوە ئای عومەر عەدالەت بەوە ئەکرێ ئەی عومەر کاتێک کە خەبەری ئەبیست کەسێک مرد ئای عومەر ڕۆژێک دێ و خەبەر و هەواڵی توش بەناو ئەو خەڵکەیە براوەیتەوە خەتێکی ڕەش لە فەیسبووکە لەسەر نیوچاوانت ئەدەن ئینا لله وئینا ئیلەیهی ڕاجعون کەوتێ دنیایەکی تر و بازاڕێکی تر ئەم ساحەی مەیدانە پێیدا بڕۆ وەرە وەرە هەتا ئەم لەحزەی کە تو تێیدایە دوێنێ بوو پێرێ بوو ساڵانی ڕابردوو بوو سەدامێکی زاڵمی دکتاتۆری ستەمکار بە هەزاران خەڵکی لە سێدارەدا و ئەنفالی کرد و چیمیا بارانی کرد، بەڵام ئەم ڕۆژ لە ژێر خاکدایە و خۆی و عەمەلەکانی خۆی. شاهی ڕۆم و وەکو مەحوی ئەفەرمێ شاهی ڕۆم و خاچی عەجەم موڵکی تۆ بێت بە یەک عانە، عومری نوح و هێزی نەمرود زێڕی تۆ بێ ئەم شاخانە، جەماڵی یوسفت هەبێ جەماڵی یوسفت هەبێ زانایی لوقمانی حەکیم، شەرابی مردن ئەنۆشی جێگا و لالەت گۆڕستان. ئەمە مەحوی شاعیر ڕەحمەتی خوای لێبی ئەفەرمێ ئەم دنیایە ساحەی مەیدان هات و تێپەڕی